ئەگەری تر ڕێگەپێدانت نەبێت ناتوانانی بچیتە کوێستانەکان و دەڕاستەکانیش دەبێت تانکەری ئاویان پێبێت. سڵاوتان لەبێت. ژینگەی هەولێر خۆی ئەوەندە خاوێن نییە و گرفتارە بە دەست دووکەڵی چەند پاڵاوگەیەکی نایاسایی و مۆلیدەوە ئۆتۆمبیل کەچی کەسێک ئەستاوە بۆ کۆکردنەوەی سەدان هەزار تۆن پاشماوەی پلاستیک و تایە و ئاگری تێبەرداون. ئاگرەکە لە 15 ئەم مانگە لە گوندی یەتقزلەری سنووری شەمامک بووە. دڵشاد ایرانی بەڕێوەبەری ژینگەی هەولێر بە 964 وت. خاوەنی و پاشماوانە ڕەتی کردوتەوە کە خۆی ئەو کارەی کرد بێت. بەڵام وەکەوەی دڵشاد ایرانی باسی کرد گومان دەکەن بۆ تواننەوەی پلاستیک و باخە و دەرهێنانی ئاسن ئەو کاری کرد بێت تا بیفرۆشێتەوە. فەرمانگەی ژینگە ئەو کەسەی داوە بە دادگا و نووسراویشی بۆ پارێزگاری هەولێر کردووە کە دەبێت پابەند بکرێت بە لابردنی پاشماوەی ئاگرەکە. دەبێ بەرتیل بدەی ئەگی ناڕێگەت پێنادەن مریشک هەناردەی شارەکانی عێراق بکەیت. ئەمە بۆ بەگرفتێک بۆ خاوەن کێڵگە پەلەوەریەکانی سلێمانی و ئەمڕۆچوونە نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق تا چارەیەک بۆ کێشەکەیان بدۆزێتەوە. سەردار محەممەد خاوەنی کێڵگەیەکی پەلەوەری و بە 964 وت ڕێگە پێنەدانەکە بۆ بە هۆکاری دابەزینی نرخی مریشک و بەرهەمی ناوخۆش لە پێویست زیاترە بەم شێوەیە بێت لە زەرەر داین. ئەو خاوەن کێڵگە پەلەوەریانە بە پەرلەمانی عێراقیان وتووە وەک چۆن وەزیری کوشتتوکاڵی هەرێم لە وەرزی پێگەیشتنی بەروبوومی تەماتە و شووتی جوتیارانی عێراق و هاوردەی بەرهەمەکان قەدەغە دەکات پێویستە عێراقیش بۆ بەرهەمە کێڵگە پەلەوەریەکان هەمان ڕێکات بۆ هاوردەی مریشک پەیڕەو بکات. ئەو زەمەنە ڕۆژ هەر کەس هەستێ و بڵێ دەچم بۆ سەردانیکردنی کوێستانەکانی سۆران. ئیدارەی شارەکە مەرجی بۆ جوتیاران و هەنگاوانان و مەڕدارەکان داناوە و دەبێت ڕێکەپێدان و پشتگیریان پێبێت بچن ئەگەر نا سزا دەدرێن. ئیدارەی سەربەخۆی سۆران ڕێنمایی بڵاو کردوتەوە دەڵێت لە ڕۆژی سێشەمەی ئەم هەفتەیە ڕێنمایەکان جێبەجێ دەکرێت و چوون بۆ کوێستانەکانی چۆمان و سیدەکان لە ئیدارەی سۆران بەمەرجە. باشتر وایە هەر لە ئێستاوە ئاژەڵداران و جوتیارەکان بۆ پشتگیری یان دەرکردنی ناسنامە بچن بۆ ئیدارەی شارەکانیان تا هیچ گرفتێک نێتە پێش بۆیان. ئەو ئاژەڵدارانەشی لە سنوورەکان دەبێت ئەوە بزانن گواستنەوەی ئاژەڵەکانیان تەنیا بە ئۆتۆمبیل ڕێگە پێدەدرێت. کرا بە مەرجوو ئیتر دەڕاستە بۆی نییە بەبێت تانکەری ئاو دەست بە درێنەی گەنم بکات. ئەوەش لە پێناو ئەوەی ڕووداوی ئاگر ڕوویدا هەرزوو بتوانرێت کۆنتڕۆڵ بکرێت کەشەکە ڕوو لە گەرمیە. هەر ئەمڕۆ ڕاگەیاندرا تا 4 پلەی گەرما لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە. پیاوانی ئاگرکوژێنەوەش فەرمانیان پێکراوە چاودێر و ئامادە بن. عەلی قادر وتەبێژی بەرگری شارستانی ڕاپەڕین بە 964 وت دەبێ هەموو خاوەندە ڕاستەیەک تانکەری ئاو و ئامێری ئاگرکوژێنەوەی پێبێت و وە کاکوتەکان تا تەواوبوونی وەرزی درێنە دەست بە کاکوتین نەکەن. کۆبوونەوەکەش لەگەڵ هەموو خاوەندە ڕاستە و کاکوتەکان دەکەن و ڕێنمایەکانیان پێدەڵێن. باڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکتر ڕاکێشمە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە وەزارەتی تەندروستی ڕایگەیان کە ئێوارەی ئەمڕۆ یەکشەممە یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە هەولێر تۆمار کراوە. بەڵام ئەوەی کە هەڵگری ئەو نەخۆشیەیە خەڵکی هەولێر نییە بەڵکو خەڵکی شاری مووسڵە و کە کاتێک هەستی بە نەخۆشی کردو بۆ پشکنین هاتوۆتە نەخۆشخانەی فێرکاری هەولێر لەوێ کە بینیوانە نیشانەکانی تێدایە پشکنینیان بۆ کردو دەرچووەکە نەخۆشی تای خوێنبەربوونی هەیە و ئێستا لەو نەخۆشخانەیە خەریکی چارەسەر وەرگرتنە. نەخۆشەکە ژنێکی تەمەن 27 ساڵە ژنی ماڵەوەیە. ئەمە لە کاتێکایە کە قایمقامێتی سلێمانی ئەمڕۆ ڕایگەیاندووە لە ئێستاە هیچ حاڵەتێکی تای خوێنبەربوون لە سلێمانی تۆمار نەکراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد.